سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکارم ئاتومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە ئاستقەتی گاز و بەرق. بەیانیەی دادخوازان و ڕێکخراوەکانی مافیژنان بۆ پشتیوانی لە وریشە مورادی. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کوشتارگای ئیلام. ڕێگری بەرپرسانی زیندانی ئەڤین لە گواستنەوەی وریشە مورادی بۆ نەخۆشخانە. کۆبوونەوەی کوردانی بلژیک دژ بە سزای ئەعدامی وریشە مورادی. ڕێپێوانی گەورەی خانەنشینکراوان لە مێترۆی تاران. ناڕوونی چارەنووسی ڕەوشەنەک مەولای عەلیشا پاش ڕەفاندنی لەلایەن سوپای پاسداران. گواستنەوەی محەممەد حەبیبی بۆ زیندانی ئەڤین و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە کۆماری چێک. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە ئاستقەتی گاز و بەرق. شارۆمەندانی خەڵکی شارەکانی کوردستان و ئێران لە ئاست بڕینی بەردەوامی گاز و بەرق ناڕازین و دەڵێن ڕژیم بە بیانووی ڕێگریکردن لە پیسبوونی هەوا و نەسووتانی مازوت گاز و بەرقی بەسەر خەڵکدا پچڕاندووە. بەوتەی شارۆمەندانی ناڕازی ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی لە ڕۆژی یەکشەممەوە بە شێوەی سیستماتیک دەستی کردووە بە بڕینی بەردەوامی بەرق و گاز و ئاو، زیانێکی زۆری بە خەڵک و کاسبکاران گەیاندووە. دەوڵەتی پزیشکیان ڕایگەیاندووە کە بۆ ڕێگریکردن لە سووتانی مازوت لە وزەخانەکان ئەو بڕیارەی دەرکردووە، بەڵام کارناسانی ئابووری دەڵێن نایەکسانی لە بەرهەمهێنانی گاز و یەک نەگرتنەوەی ئاستیوە بەرهێنان لەگەڵ ئاستی تێچوون، هەروەها سەرمایەگوزاری نەکردن لە سەنعەتی نەوت و گاز هۆکاری سەرەکی بڕینی گاز و بەرق لە وەرزی زستاندایە. هەندێک لە چالاکانی سیاسیش باز لە هەناردەکردنی بەرق بۆ وڵاتانی پاکستان، ئەرمەنستان، ئەفغانستان، تورکیا و عێراق و سەرفکردنی بەرق بۆ بەدەستێنانی بیتکوین بە هۆکار دەزان. بەیانیەی دادخوازان و ڕێکخراوەکانی مافیژنان بۆ پشتیوانی لە وریشە مورادی. ڕۆژی دووشەممە 21 خەزەڵوەری 1403 هەتاوی ڕێکخراوەکانی سەر بە بنەماڵە دادخوازەکان و ژنانی کوردستان بۆ پشتیوانی لە وریشە مورادی بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تیایدا سەپاندنی سزای سێدارەی بەسەر و بەندکراوە سیاسیە بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە لەم ڕۆژانەدا کە حکوومەتی زاڵم و مرۆڤکوژی کۆماری ئیسلامی شەپۆلێک لە ئێدامی دەست پێکردووە لقی 15 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی سەڵەواتی وریشە مورادی لە دەستڕاگەشتن بە پارێزەر بێبەش و ڕێگەی پێنەداوە بەرگری لە خۆی بکات. قازی سەلەواتی لە کردەوەیەکی جەنایەتکارانەدا سزای سێدارەی بەسەر و بەندکراوە سیاسیەدا سەپاندووە. ئێستا کاتی بێدەنگی نییە و ئەبێ هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکانی سیاسی و مەدەنی لە ئەو حکومە نادادپەروەرانە کاردانەوەیان هەبێت. سزای سێدارە تەنیا لە ڕێگەی یەکڕێزی و یەکگرتووی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا هەڵدەوەشێتەوە. ئەنجومەنی بنەماڵە دادخوازەکان، چالاکانی کرێکاری مەدەنی و ژینگە پارێزی کوردستان و وێڕای شەرمەزارکردنی ئەو حکومە وەحشیانە خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام و ئازادی هەموو بەندکراوانەی سیاسیە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کوشتارگای ئیلام. ڕۆژی یەکشەممە 20 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە کوشتارگای ئیلام لە شاری ئیلام لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کرێکارانی کوشتارگەی سەنعەتی ئیلام ماوەی 22 مانگە حەقدەستەکانیان بە تەواوی وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەرەبەن. ڕۆژی ڕابردوو کرێکارانی ناڕازی لە بەردەم ئوستانداری کۆبوونەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. ڕێگری بەرپرسانی زیندانی ئەڤین لە گواستنەوەی وریشە مورادی بۆ نەخۆشخانە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، بەرپرسانی زیندانی ئەڤین لەگەڵ بڕیاری پزیشکان بۆ گواستنەوەی وریشە مورادی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان دژایەتیان کردووە.
وریشە مرادی بۆ ماوەی 20 ڕۆژ دژبال سوکەوتی وەحشیانەی مامورانی حکوومەت و ئەعدامی بەندکراوان مانی لە خواردن گرت. لە 20مین ڕۆژی مانگرتندا دۆخی تەندروستی و بەندکراوە سیاسیە تێکچوو و چالاکانی سیاسی مەدەنی داوایان لێکرد کۆتایی بە مانگرتنەکەی بێنێت. ئێستا وریشە مرادی تووشی لاوازی جەستەیی و نەخۆشی بووە و پێویستی بە وەرگرتنی چارەسەری پزیشکی لە دەرەوەی زیندان هەیە، بەڵام بەرپرسانی زیندان ڕێگری لێ دەکەن. کۆبوونەوەی کوردانی بلژیک دژبە سزای ئەعدامی وریشە مرادی. ڕۆژی دووشەمە 21 خەزاڵوەری 1403 هەتاوی کوردانی دانیشتووی وڵاتی بلژیک دژبە سەپاندنی سزای سێدارە بەسەر وریشە مرادی ڕژانە سەر شەقام و خوازیاری هەڵوەشانەوەی بوون. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە، کوردستانیان و ئازادی خوازانی بلژیک بە کۆبوونەوە لە بەردەم سەفارەتی ڕژیم لە شاری بروکسل خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی ئیدریس فەقیهی، پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی دژ بە ڕژێمی سەرکوتگەری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و بێدەنگی کۆمەڵگای جیهانیان لە ئەست جینایەتەکانی کۆماری ئیسلامی مەحکوم کرد. دۆزینەوەی شوێنەوارێکی دێرینی مێژوویی لە هەرێمی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا تیمێکی دێرینناسی ئاڵمانی کوردستانی ئاسەواری شارێکی سەردەمی دەستپێکی شارنشینیان لە هەرێمی کوردستان دۆزیەوە کە مێژوەکەی بۆ 3400 ساڵ لەمەوبەر و بۆ سەردەمی ئیمپراتوریەتی میتانی ئەگەڕێتەوە. ئەو شوێنەوارە مێژوویە کە لە لێوارەی بەنداوی مووسڵدا هەڵکەوتووە لە سەردەمی حکوومەتی بەعزدا بان قەست داپۆشراوە، بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا کاوی بەنداوەکە بۆ کەشاوەرزی بەکارهێنراوە کەوتوەتە دەرەوە و دێرین ناسان توێژینەوەکانیان لەسەر ئەو شوێنەوارە مێژوویە دەست پێ کردووە. شانی باسەکە ئیمپراتوریەتی میتانی یەکێک لە دەسەڵاتە بەهێزەکانی کورد لە سەردەمی دەوڵەت شارەکان بووە و ناوەندەکەی لە ڕۆژاوای کوردستان و شاری سەریکانی و ناو مێژوویەکەی واشوکانی هەڵکەوت بوو. ڕێپێوانی گەورەی خانە نشینکراوان لە مێترۆی تاران. ڕۆژی دووشەمە 21 خەزاڵوەر خانە نشینکراوانی فەرهەنگی پاش کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە و لە نێو مێترۆی تاران ڕێپێوانیان کرد و بە وتنەوەی دروشت خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانە نشینکراوانی فەرهەنگی ماوەی 2 ڕۆژە لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە و وەزارەتی پەروەردە خۆپێشاندان دەکەن، بەڵام بەرپرسانی ڕژیم بایەخیان پێ نەداون. خانە نشینکراوانی فەرهەنگی ڕۆژی ڕابردوو بە وتنەوەی دروشم لە نێو مێترۆی تاران ڕای جەماوەریان بۆ داخوازیەکانیان ڕاکێشا و خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست و ئازادی هەموو چالاکانی کرێکاری سنفی و بەندکراوانی سیاسی بوون. گیان لەدەستان و برینداربوونی 3 کرێکار لە 3 شاری ئێران. ڕۆژەی دووشەمە 21 خەزاڵوەری 1403 هەتاوی 3 کرێکار لە شارەکانی ئەسەداباد، گۆڵبەهار و پاکدەشت تووشی ڕووداوی کار هاتن و بەو هۆیەوە 2 کرێکار گیانیان لەدەستا و کرێکارێک بریندار بوو. بە پێی زانیاریەکان کرێکارێکی خەڵکی ئەسەدابادی هەمەدان لە کاتی کارکردندا بەهۆی بەڕگرتووی گیانی لەدەستاوە. لە شاری گۆڵبەهار بەهۆی تەقینەوە لە کارگایەکی سەنعەتیدا کرێکارێک لە ژێر دار و پەردوودا گیری خوارد و گیانی بەخت کرد. لەلایەکی دیکەوە کرێکارێکی خەڵکی پاکدەشت لە کاتی کارکردندا لە بەرزایی بەر بۆ خوارەوە و بە سەختی بریندار بوو. ناڕوونی چارەنووسی ڕەوشەنەک مەولای عەلیشا پاژڕفاندنی لەلایەن سوپای پاسدارە. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی گەنج بە ناوی ڕەوشەنەک مەولای عەلیشا ڕوبەڕووی ئاتەش بە اختیارێکی بەسیجی بووەوە، بەڵام لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێنراوە و چارەنووسی نادیارە. ڕەوشەنەک مەولایی لە کاتی پیاسەکردن لەسەر یەکێک لە شەقامەکانی تاران کەوتە بەر پەلاماری ئاتەش بە اختیارێکی بەسیجی و ڕێگەی نەدا ئەو بەکرێگیراوە بە بیانووی تۆردانی حجابی ئیجباری بێڕێزی پێ بکات. دوایە ڕووداوە هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران ئەو ژنە گەنجیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوتەوە.
ڕۆژی ڕابردوو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە بێسەرشوێنکردنی زۆرە ملەی ئەو چالاکوانە هۆشداریان بە کۆماری ئیسلامیدا و داوایان کرد بە زووترین کات ئازاد بکرێت. هەروەها شایانی باسەکە ڕەوشەنەک مەولای عەلیشا لە سەردەمی شۆڕشی ژینا لە ساڵی 1401 دەست بەسەر و بۆ ماوەی چەند مانگ لە بەندیخانەکانی خەرچەک و ئێڤین زیندانی کرابوو. گواستنەوەی محەممەد حەبیبی بۆ زیندانی ئێڤین. شۆڕای هاوهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران ڕۆژی دووشەمە 21 خەزەڵوەر باسییان لە گواستنەوەی محەممەد حەبیبی وتەبێژی کانونی سنفی معلیمانی ئێران بۆ زیندانی ئێڤین کرد. محەممەد حەبیبی مانگی خاکەلەوەی ساڵی 1402 تاوی بە بیانووی پشتیوانیکردن لە قوتابیانی ژاراوی کراو لەلایەن کۆماری ئیسلامی دەست بەسەر و دواتر بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 6 مانگ و 1 ڕۆژ زیندانی تازیری محکوم کرا. شۆڕای هاوانگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران وێڕای شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی هەموو چالاکانی سنفی بوو. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە کۆماری چێک. ڕۆژی دووشەمە 21 خەزەڵوەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواست لە بەردەم سەفارەتی ڕۆژیم لە شاری پراگ لە کۆماری چێک کۆبوونەوە. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام، ئازادی ئاهوو دەریایی و هەموو بەندکراوانی سیاسی بوون. ناڕازیان داوایان لە نەتەوە یەکگرتووەکان کرد ژنانی ئێران لە بەرامبەر سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامیدا بە تەنیا نەهێڵێت و بە دوواداچوون بۆ چارەنووسی ئاهوو دەریایی و ڕەوشەنەک مەولایی عەلیشا بکات. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر گروپەکانی سەر بە ڕژیم لە لوبنان و سووریا. ڕۆژی دووشەمە 21 خەزەڵوەر دەیان مێلیشیای سەر بە کۆماری ئیسلامی لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکەکانی حیزبوڵڵا و سوپای قودس لە سووریا و لوبنان کوژراون و بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئەرتەشی ئیسرائیل بە 200 موشک هێرشی کردوتە سەر ناوچەکانی عەکار و عین یعقوب لە باکووری لوبنان و لە ئەنجامی هێرشەدا 30 کەس کوژرا و دەیان کەس بریندار بوون. لەلایەکی دیکەوە بنکەکانی سوپای قودس لە دێرەزووری سووریا لەلایەن ئەمریکاوە بە چڕەی بردومان کراوە و لە ئاکامی هێرشەدا 13 ئەندامی ئەو گروپە کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. هاوکات سەرچاوەکانی هەواڵ باس لە بردومانی چڕی بنکەی موشکی و پەهبادیەکانی حوسیەکان لە یەمەن دەکەن و دەڵێن چەندین تەقینەوەی بەهێز لە وڵاتەدا ڕوویدا. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کاتی ساتی خۆش بۆ هەموویان.